لەماوەی 1 ساڵ و نیو بۆ 2 ساڵی رابردوو زیاتر لە 150 پەنابەر کە بەهۆی سیاسەتی دژی بە زۆر ناردنەوەی پەنابەر و هەم لە ڕێگا جۆراوجۆرەکان لە دەریای ئیجە و هەم لە ناو شاحینە و لە کەمپەکانە گیانیان لەدەستداوە. بەداخەوە زیاتر ئەگەڕێتەوە بۆ ئیتیفاقی و ئەو ڕێکەوتنانی و حکوومەتی عراقی کە لەگەڵ وڵاتانی ئەوروپا دروستیەکات و پەنابەرێکی زۆر لە دەرەوەی وڵات ڕوبەڕووی ئەو گرفتە بوونەتەوە کە مەترسی دیپۆرتکردنەوەیان لەسەر بۆ هەرێمی کوردستان. دیارە بۆ مەبەستێمە وەکو فیدراسیۆنی پەنابەران هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەی وڵات فشارێکی زۆرمان قسۆتە سەر پەرلەمانتارانی پەرلەمانی ئەوروپا و پەرلەمانی بەریتانە زایدەن پەرلەمانی عراق خۆشبەختانە 104 واژوو کۆکراوەتەوە کە دەست لەسەر لە سیاسەتی دژی بە زۆر ناردنەوەی پەنابەران هەڵبگرن و لا یزال تا ئێستا کەمپین و پشتیوانی فیدراسیۆنی پەنابەران بەردەوامە. دوێنێ کە یەکێتی بازرگانی گشتی بەریتانە کە زیاتر لە 200,000 ئەندامی هەیە سەرجەمیان واژویان کردو بۆی کە دژی بە زۆر ناردنەوەی پەنابەران بوو دەست لەو زەخت و فشارانە هەڵگرن کە ئەکەوێتە سەر هاوڵاتیانی عراقی و هیواداریشن حکوومەتی هەرێمی کوردستان بێدەنگی خۆی بشکێنە لە بەرامبەر حکوومەتی عراقی تاوەکو هاوکاری وڵاتانی ئەوروپا نەبن بۆ دژی بە زۆر ناردنەوەی پەنابەران.